ليزك تيجونا ويا هناكي أمبيجن هم زور مهمش بوي كردا بەڵێ ئاماز لە سەردانەکەی بە ناوی مەکتەبی پەیوەندیەکانی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بۆنەی ئەو سەرکەوتنانێک کە هەدەپە لە باکوور هەڵبژاردننی شارەوانەکان یا پیرۆزباییان لێ یەکەین لەو ڕەوشە ئاستەنگ و نالەبارێک کە بەرامبەر بە هەدەپەش لە تورکیا ئاگرێتە بەر هیوای سەرکەوتیانن بۆ خوازین و دووبارە پیرۆزباییان لێ یەکەین باو سەرکەوتنانێک کە لە هەڵبژاردننی شارەوانیانی تورکیا بەڵێ سەبارەت بە مارگرتنانەمە پشتیوانیان لێ یەکەین هیوادارین ینی تورکیا بەدەم داواکاریەکانیان بێ ئەو حەزرێکە لەسەر عەبدوڵڵا ئۆجەلان هەیە سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە کە بەپیل داواکانیان بێتن ئەو حەزرێکە لەسەریان هەیە لەسەریان هەڵبگرێەوە هیوای ئازادکردنیشان بۆ خوازین لە تورکیا.